سڵاوی خی گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم لە ڤیددیوەکی تردا هاتینەوە لاتان ئەم جارە بەیەکەوە ئیمتیحان دەکەین لە کاتی جوابدانەوەی و پرسیارەکانیش ئینشاءالله بۆتان شەرح دەکەم. لە پرسیاری یەکەمەوە دەست پێ دەکەین Wozu können bereits geringe Mengen Alkohol führen? لێرەدا دەڵێتن بڕێکی کەمی کوحول دەکرێتن دەرەنجامی چ بیتن؟ یەکەم verzögerte Reaktion zu verzögerter Reaktion لێرەدا توانای کادانەوەت درەنگ دەکەوێتن ڕاستە zu riskante Fahrweise بە شێوازێکی مەترسیدا لێ دەخوڕی ڕاستە zu einem Nachlassen der Hör und Sehleistung و هەروەها لێرەشدا دابەزینی ئاستی گوێگرتن و هەروەها بینینیش باشە هەر سێشی لێرەدا تەواوە. پرسیاری دواتر Wie lange dauert es allgemein, bis 1,0 Promille Alkohol im Blut abgebaut ist? بەگشتی چەند دەخایەنیتن چەند کاتی دەوێتن بۆ ئەوەی کەوا بڕێکی کەمی کوحول کەوا 1,0 لە جەستەدا نەمێنێتن دابەزیتن لە جەستەدا تەسیراتەکەی نەمێنیتن. لێرەدا وەڵامەکان 1 شتوندە 10 شتوندە و هەروە 5 Stunde طبعا 10 Stunde زۆرینەکەی لێرەدا وەردەگرین. چینە سەر پرسیاری دواتر Wodurch kann die Fahrtüchtigkeit herabgesetzt werden? بە چ شتێک توانای لێخوڕین نامێنێتن بە چ شتێک؟ یەکەمیان دوش Übermüdung کاتێکەوە زۆر زیاد لە حەد ماندووی ڕاستە دوش Alkohol und andere beruhigende Mittel بەهۆی کوحولەوە یاخود ئەو کەرەستانەی تر ئەو مادانەی ترکەوە سەرخۆشت دەکەن ڕاستە و هەروەها دووش بیشتیمتە میدیکامنتە ئەو دەرمانانەی کەوا زۆر تایبەتن تەسیر لە ئینسانی دەکەن تەسیرەکی زۆر ئەوەشیان ڕاستە. چینە سەر پرسیاری دواتر Wo müssen Sie besonders mit plötzlich auftretendem Nebel rechnen? لەکوێ دەکرێت لەکوێ بە تایبەتی چاوەڕێی ئەوە بکەیتەوە لە ناکاو تەم بێتە پێشت لەکوێ چاوەڕێ ئەوەی دەکەی کە لە ناکاو تەم و مش دێتە پێشت. یەکەم Anflussläufen لەسەر لێوارەکانی ڕووباری ڕاستە in Moorgebieten لەو شوێنانەی کەوا چەمە ڕاستە و هەروەها ئەنزین لەسەر دەریا و دەریاچەکان لێرەشدا هەرسێشی ڕاستە. بچینە پرسیاری دواتر وێنەیەکمان هەیە worauf müssen Sie sich einstellen باوشتێلەیە تەمەشا بکەن وەڵامەکان auf eine unebene und verschmutzte Fahrbahn بۆی کەوا ڕێگایەکی نایەکسان و هەروەها پیس ڕێگایەکی پیسە بەهۆی باوشتێلەوە کەواتە ڕاستە auf Arbeiter und Baugeräte auf der Fahrbahn بەوەی کەوا ئەو کەسانێک کە لەوێ ئیش دەکەن و هەروەها ئەو ئەزیزاتانەی کەوا پێیانە دەکرێت هەم شخصەکە لەسەر جادەی بیتن و هەم ئەو ئەزیزانێکەوە بەکاری دەینن ئەویش لەسەر جادە بیتن ئەوەش ڕاستە. سێمیان auf einen durch Polizei geregelten Verkehrsablauf مەبەستی لێرەدا ئەوەیەکەوە مرورێک لێرەدا کۆنتترۆلی ڕێگاکەی بکاتن لەوێ لە ناو ڕێگاکەی ڕاوە سابیتن ئاماژەمان پێ بکاتن نەخێر لێرەدا ئەوە ناکرێ ڕاست بیت چونکە باوشتێلێ پێویست ناکە لە باوشتێلەی مرور بوەسیتن ڕووداوی هاتچۆنیەکەوە چاوەڕێی پۆلیس و مروری بکەین. ئەوەی جواب نادەنیەوە سێم بچینە سەر پرسیاری دواتر Womit müssen Sie hinter dieser Straßenkuppe rechnen? ئەوە گردە کۆرەیە وەکو کوردەواری خۆمان کەواتە لە دوای ئەو گردە کۆرەی دەکرێت حسابی چ بکەیت شتێک لە مێشی خۆتدا دابنەی Es kann ein Fahrzeug entgegenkommen, das meine Fahrstreifen mitbenutzt. دەکرێت ئۆتۆمبیلێک لە بەرامبەرەوە بێتن کەوا لە سایدی من بیتن یعنی سایدی منی بەزاندە بیتن داخلی سایدی من بۆ بیتن ئەوە دەکرێت ڕاست بیت dort kann ein Fahrzeug liegen geblieben sein دەکرێت لێرەدا لە سایدی من لە پشت گردەکۆرەکەی سیارەک تێکچوو بیتن لەوێندا ڕاوە سابیتن ئەوەش دەکرێت auf meinen Fahrstreifen kann sich ein langsam fahrendes Fahrzeug befinden شتێکی دیکەش هەیە خەڵکەکەیەکەوە زۆر سەبر دەڕواتن کەواتە دەکرێتن لەسەر سایدی من لە پشت گردەکەی ئۆتۆمبیلەکە بیتن زۆر سەبر بڕواتن هەرسێکی ڕاست لێ دەدەین. ئاوگاوەی هەفتەم ڤیددیۆیەکمان بۆ هات بێکەوە تەمەشا ڤیددیۆکەی بکەین لە ناو شاردان خێرایمان 40 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا
بە تەرکیزەوە تەمەشا بکەن 5,000 لە بۆ تێ تەمەشای ڤیددیۆکەی بکەیت دواتر دەبی بچێ سەر ئافگابە و وەڵامەکان تەمەشاکەینەوە جارێککە فیلم شتاتن کاتمان هەیە جارێککە تەمەشا دەکەینەوە ئێستا ترافیک لە پێشمانە تەمەشای مەوداکەی بکەن چەند لە ترافیکەوە دووری ئەوە تێپەڕی کەواتە مەودایەکی کەممان هەیە چوو ئافگابن شتێلۆنگ یا لێرەدا پێت دەڵێتن لە بۆت هەیە تەنها 5,000 تەمەشا بکەی ئایا دوو دڵنیایکەوە دەتەوێتن ڤیددیۆکەی لا بدەیت تەمەشای پرسیار وەڵامەکەی بکەیت کە ئۆکەی داگت کەواتە ناگەڕێەوە باشە تەمەشا بکەن مەودایەکی چاکمان هەیە کەواتە لەو حاڵەتەیدا چ دەکەین ئەبغەمزن نە سیارە لە پشتمانە کەوا پەلەمان لێ بکرێتن و نا زۆریش نزیکن لە ئەمپلەکەی لە ترافیکەکەی بۆ ئەوەی کەوا بڕۆین وایتە فاغنی ناکەین لەو حاڵەتەی بەڵکو ئەبغەمزنی دەکەین پرسیاری دواتر was ist hier zu beachten لێرەدا دەبێت ئاگداری چبی تەمەشا بکەن لە لاندشتراسەینە کەواتە خێرایشمان 80 کیلومتر لە کاتژمێرێکدا بابزانین وەڵامەکان چ دەڵێ یەکەم links von der Fahrbegrenzung darf nicht gehalten werden لە دەستە چەپ لە سایدی دەستە چەپەوە ئەلێرە دەرێتن ڕێگە پێدراونیکەوە بوەستی darf nicht gehalten werden دەستە چەپی خۆمان دەکاتە تەنیشت یعنی دەسە ڕاستی سایدی دەستە چەپمان تۆزە بەبێ سەروبەری باز دەکەم بەڵام ئێستا کە ئاراسی کە خۆمان دەڕۆین دەستە چەپیمە ئەولاترە لایت پلانکنەکان ها و ئاسنانەی کەوا جادەکەی دەپارێزن کەواتە مەبەستی وێندەرە links von der Fahrbahnbegrenzung darf nicht gehalten werden بازاری ڕاوەستین بینە سەر وەڵامی دوم die Fahrbahnbegrenzung darf in keinem Fall überfahren werden ئەمە ئەو خەتەمان هەیە لە ناوەڕاستی دەرێ بە هیچ شوەیەک نابیتن بەکاری بێنی بۆ پێشکەوتنەوە و ئەوانە ئەگەر دووشگی سۆگنە لینیەمان هەبیتن پسر نەبیتن خەتەکە ڕاست بیتن ئەوە تەبعاً بەڵێ ڕاستە وەڵامی دووەمم پێ ڕاستە langsame Fahrzeuge müssen möglichst auf dem Seitenstreifen fahren ئەو ئۆتۆمبیلانێکەوە بە سەبر دەڕۆن دەبێت دەستە ڕاستی خۆیان بگرن یعنی ئێستا لە سایدی خۆم دەبێت ئەو ئۆتۆمبیلانێکەوە سەبر دەڕۆن بۆ ئەوەی ئیسیعام قەڵەباڵی دروست نەکەن دەستە ڕاستی خۆیان بگرن ئەمن دەڵێم کەوا ئەوەش ڕاستە بەڵام وەڵامی یەکەم links von der Fahrbahnbegrenzung darf nicht gehalten werden هەندێک جار ئەو هایە لە کاتی ئیمتیحانی دەبی زۆر فکر بکەوە لەسەر هەندێک شتی لاوانێ ڕاستەوخۆنێتە مێشکت بۆیە پەلەی نابی لێ بکەین links von der Fahrbahnbegrenzung darf nicht gehalten werden ئۆکەی لەگەڵم نینە بۆ ئەوەی کەوا تەمەشایی جوابەکانی گۆ بکەم کەواتە لە دەستە چەپ Begrenzung darf nicht gehalten werden باڵێ ڕاستە ڕاوەستان ناتوانانی ڕابوەستی ئەمن دەڵێم ڕاستە ئەو پرسیارە 3 پونکتی لەسرە لە کۆتاییدا دەزانین بزانین کە ئایا غەڵەتە بەس هیوادارم کەوا ڕاست بیتن بەڕای من هەرسێکی تەواوە بچین کاتی نەکوژین wie verhalten Sie sich bei einer Panne in einem Tunnel کاتێکەوە سیارە تێک دەسی لە ناو تونێلدا چۆن هەڵسکۆت دەکەی Fahrzeug mögliches in eine Pannenbucht abstellen لێرەدا هەتا بتوانی ئەگەر تەمەشاتان کرد بیتن لە ناو تونێلی هەندێک شوێنی گچکە هەیە دەتوانی سیارێکان دوو سیارە لێ ڕابوەسیتن ئەوە پێی دەگوترێ Pannenbucht هەتا بتوانی سیارەکەت لەوێندا ڕابگری بەڵێ Warnblinklicht einschalten چوار فلاشی پێ بکەی بەڵێ Motorvorsorglich laufen lassen سیارەکەت یعنی مەکوژێنەوە لێرەدا نەخێر غەڵەتە کەواتە یەکەم و دووەم ڕاستە پرسیاری دواتر Gegenüber welchen Verkehrsteilnehmern müssen Sie sich besonders vorsichtig verhalten بەرامبەر بە چێ لە بەشداربوویەک لە بەشداربووەکانی هاتوچۆ یعنی بەرامبەر بەچێ لەسەر ڕێگا یاخود لە ناو هاتوچۆدا دەبێت بە شێوەیەکی تایبەت هەڵسوکەوت بکەی gegenüber Kindern auf jeden Fall بەرامبەر بە منداڵ چکە منداڵ تەمەنشی بچوشی هەیە فام لە هەموو شتێکی ناکاتن کەواتە منداڵ بەڵێ gegenüber Personen mit erkennbaren Behinderungen ئەوەشیان ڕاستە ئەو کەسانێکەوە کەم ئەندامن gegenüber Taxifahrern نەخێر لێرەدا لە ئەڵمانیاینە کەواتە ئەگەر لە کوردستان باینە لەوانەیە بمانگوت باە بەڵێ ڕاستە بەڵام لێرە لە ئەڵمانیای نەخێر هەڵەیە پرسیاری دواتر Eine Person will die Fahrbahn auf die Fußgänger überqueren. Wie verhalten Sie sich? کەسێک دەیەوێتن لەسەر ڕێگای پیادا
لە زادەی پڕتەوە چۆن هەڵسکۆت دەکەیت ich überhole wartende Fahrzeuge mit besonderer Vorsicht ئەمێن بە پێش ئەو ئۆتۆمبیلانە دەکەمەوە کەوە ڕاوەستاینە لە پێش ڕێگای پیادەکە بە وریاییەوە بە پێشیان دەکەمەوە نەخێر غەڵەتە ich überhole nicht ئەمن بە پێش ناکەومەوە ڕاستە و هەروەها ich bereite mich auf das Anhalten vor مادام دەزانم کە ئەو ئافرەتە دەیەوێتن لە زادەی پڕتەوە کەواتە ich bereite mich auf das Anhalten vor ئەمن ئامادەکاری بۆ ڕاوەستان دەکەم بچینە سەر پرسیاری دواتر ڤیدیۆشی ترمان بۆ هات تەمەشا بکەین هەر لە ناو شارداین ئەینەن خێرایمان 40 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا ماتۆڕەکە کەواتە دووبارە تەمەشا بکەنەوە دیقەتی دەستە ڕاست و دەستە چەپ ئاوێنەکان بدەن دایمەن دیقەتی خێراییەکەتان بدەن تا بتوانن تەرکیز بکەن بۆ ئەوەی کەوا پەلەی لێ نەکەن وەکۆی دیتمان ئێستا هیچ حاڵەتەشی تایبەت ترمان نییە جگە لە حاڵەتی ماتۆڕەکەی نەبیت با بچین تەمەشا بکەین warum müssen Sie jetzt bremsen لەبەرچ دەبێت ئێستا ئیستاپ بکەی wegen des Motorrads لەبەر ماتۆڕەکەی ڕاستە پرسیاری دواتر ڤیدیۆیەکی ترمان بۆ هات ئەوە سێمین ڤیدیۆ لەناو ئەو ئیمتحانەی ئێستاش خێراییمان چلە لەناو شارداین تەمەشای ئەو ئۆتۆمبیلێکن لە ئاوێنی پشتەوە دیارە ڕەساسیەکە وا بە پێش دەکەویتەوە حالیان ئۆتۆمبیلیشمان بەرامبەر دێتن کەواتە ئێساوا لە پێشمان دەچەقیت مەودای سەلامەتیمان زۆر کەمە لێرەدا بزان پرسیارەکە دەڵێت چۆن هەڵسکەوت دەکەیت wie verhalten Sie sich ich bremse ab ئەمن یەکسەر ئیستاپ دەکەم ich behalte meine Geschwindigkeit bei ئەمن خێراییەکەی خۆم چەندە هەر ئەوەندەی دێڵمەوە ich verzögere den Abstand zum Einscherenden ich vergrößere den Abstand zum Einscherenden ئەمن مەودای سەلامەتی گەورەتر دەکەم لەگەڵ ئەو ئۆتۆمبیلێکەوە حالیان هاتە پێشە من وەڵامی یەکەم و وەڵامی سێم لێرەدا ڕاستە پرسیاری دواتر wo können alte Öle Schmierstoffe und Fahrzeugbatterien eine fachgerechten Entsorgung zugeführt werden لەکوێ دەتوانی ڕۆنی پیس ڕۆنی کۆن یاخود ئەو پارسانەی سیارەی کەوا چەورە یاخود پاتری سیارەی لەکوێ دەتوانی بە شێوازێکی ڕسمی فڕیان بدەیت کەواتە im Hausmüll لە زبلی ماڵێ لە ناو زبلی ماڵێ نەخێر im Kfz-Werkstätten لە فیتەر یاخود ئەو کۆمپانیانە ئەو شەریکانێکەوە تایبەت بە سیارن بەڵێ ڕاستە auf Wertshöfen لێرەدا مەبەستی بەشی ڕیسایکلینە لەو شوێنانێکەوە ڕیسایکلین دەکرێت لەوێن دەریش ئینتۆکن بکرێت کەواتە دووەم و سێم لێرەدا ڕاستە پرسیاری 15 welches Verhalten ist richtig لێرەدا تەمەشا بکەین ئەو سیارە زەردە لە ئاینبانشتراسەوە دێتە دەرێ بەرحاڵ بۆ خۆمان هیچ علامەتێکمان نییە کە ئایا ئەمە لەسەر فۆفاشتراسەنە یاخودنا کەواتە لێرەدا ich muss warten ich muss der gelbe PKW vorbeifahren lassen باشە ئەو لە پێشەمە دەڕوات پرسیاری دواتر welches Verhalten ist hier richtig تەمەشا بکەین ئەمە فۆفاتمان هەیە و هەروە ئۆتۆمبیلە کەسکەش فۆفاتی هەیە تراکتۆرەکەش دەبێت بوەسێت کەواتە لەو حاڵتەیدا ich darf als erster abbiegen وەکو یەکەم کەس دەسوڕێمەوە نەخێر بەڵکو ich darf erst nach dem PKW abbiegen لە پێش ئەو ئۆتۆمبیلە کەسکەی دەڕۆم ڕاستە و هەروە ich darf vor dem Traktor abbiegen لە پێش تراکتۆرەکەی لە بۆم هەیە بڕۆم ڕاستە پرسیاری دواتر womit müssen Sie bei diesem Verkehrszeichen rechnen گیفاشتێلێکمان هەیە وێنەی پاسکلی لە ناوە کەواتە دەبێت لێرەدا حساب بۆ چ بکەین mit Radfahrern welche die Fahrbahn kreuzen بە پاسکل دەبێت حساب بۆ ئەوی کەین کەوا پاسکل دێت لێرەدا لە جادەکەی دەپەرتەوە ڕاستە ئەوە وەڵامە ڕاستەکەیە mit einer Unterführung der für Radfahrer بۆی کەوا ڕێگایەکە بەژێر پردەچیدا دەڕواتن لە بۆ پاسکل سوارەکان نەخێر mit einem Verkehrsverbot für Radfahrer لێرەدا مەمنوعەکەوە Radfahrer داخل ببیتن بڕوات نەخێر ئەوەش ناکرێت کەواتە گیفاشتێلێ mit Radfahrern welche die Fahrbahn kreuzen پرسیاری هەژدا womit müssen Sie bei diesem Verkehrszeichen rechnen لێرەدا دەبێت حساب بۆ چ بکەین Fahrzeuge vor mir könnten stark bremsen لۆفەیەکمان هەیە لۆفەیەکی تیژڕە بۆ دەستە ڕاست کەواتە دەکرێتن ئۆتۆمبیل لە پێشە من لە ناکاو ئیستاپ بکاتن stark bremsen ئیستاپەکی تون بکە entgegenkommende Fahrzeuge können die Kurve schneiden ئەوەش ڕاستە دەکرێت ئەو ئۆتۆمبیلانێکە بەرامبەرە من دێن
داخلی لۆفەکەی من ببن یعنی سایدەکەی من عفوەن سایدەکەی منیان بڕی بیتن ئەوەش ڕاستە es folgt eine scharfe Rechtskurve ئەوەش ڕاستە هەرسێکی ڕاستە بەڵێ لۆفەیەکمان هەیە کەوازەوە تیژە و بەرەو لای ڕاستیش دەڕوات. Worauf weist dieses Verkehrszeichen hin? Am Himmel hat so Amaja Bezidakaten, Fahrradmann her, Lenauqataichi Shinda, Kawata, auf einen benutzungspflichtigen Radweg. Lehre da, Itzbarien, Kawa Pascal zwar debeten, Bauregei da Brot, Walami Siem Rasta, auf ein Verbot für Radfahrer, nachher Verbot nie, Mamnu nie, auf Radfahrer, die Fahrbahn kreuzen, Boikawa, aha. پاسکل سوار کە لە زادەی دەپەڕنەوە خۆی دەڵێ ئاماژە بە چ دەکاتن ئاماژە بەوەی دەکات کەوا ئیجباریەن پاسکل دەبێت بەو ڕێگایدا بڕوات. وەڵامی دووەم ئاماژە بەوەی دەکات کەوا پاسکل سوار لە زادەکەی دەپەڕنەوە. لەوەی دوو دڵم کۆچنی ناکەم باشە کۆچنی ناکەین لەوەی بەس ئیسێم کۆچن دەکەم دوو پونکتەشی لەسرە ئینشاءالله غەڵەت نییە من وا بۆی دەچم تەنها benutzungspflichtigen Radwege بابزانین نەتیجەکە چ دەبێت. پرسیاری دواتر worauf weist dieses Verkehrszeichen hin گیفاشتێلەیەکە و هەروە وێنێکی قیتاری لەسرە ئاماژە بە چ دەکات auf einen Bahnübergang کەواتە سکەی قیتار auf einen Bahnhof نەخێر auf einen Bahnunterführung ئەوەشیان نەخێر کەواتە Bahnübergangمان هەیە. Sie fahren 50 km/h, haben eine Sekunde Reaktionszeit und führen einen normalen Bremsweg durch. Wie lange ist der Anhaltweg nach der Faustformel? Kawata amalere da, خیرای من 50 کیلومتره اوی بزانین reaktionszeit man her کەواتە 5 دەکاتە چەند 15 ئەوە لەلایەک لە بۆ reaktionzeiti نۆرمالە vێگیشمان هەیە 5 دەکاتە چەند 25 کەواتە 25 کۆ 15 مترمان هەیە گوتمان لە بۆ ئەنهالتە vێگی دایمەن کە reaktionzeitمان لێک داوە وەڵامەکەی reaktionzeiti دەینین لەگەر وەڵامەکەی برێمزڤێکی زائیدی دەکەین کۆی دەکەینەوە دەکاتە 40 متر کەواتە ئەوەش وەڵامە ڕاستەکەیە. Sie fahren 100 km/h und führen einen normalen Bremsweg durch. Wie lange ist der Bremsweg nach der Faustformel? ئەتوو خێرای 100 کیلومتر لە کاتژمێرێکدا و هەروەها ئیستاپێکی نۆرمالیش دەکەی کەواتە مەودای ئیستاپت چەندە لێرەدا بەپێی ئەو یاساییکە هەمانە گوتمان خێرایی دابەشی دە جاران خێرایی دابەشیدا کەواتە 100 دابەشیدا جاران 100 دابەشیدا لێکی دەدەینەوە لە 100 دابەشیدا لێرە دەمان بۆ دەردەچێویت کەش هەر دەمان بۆ دەردەچی کەواتە دە جاراندا 100 متر مەودامان هەیە. ئۆکەی پرسیاری دواتر wie lautet die Faustformel den Bremsweg eine Gefahrbremsung auf ebener, trockener und asphaltierter Fahrbahn auszurechnen. ئەوەی گرنگە لێرەدا بزانین ئەوەیەکەوە یاسای چی لەمە دەوێتن یاسای wie lautet die Faustformel den Bremsweg eine Gefahrbremsung auf eine okay تێگەیشتم لێرەدا بەس یاسای برێمزڤێکی لە تو ناوێتن بەڵکو ئەو یاسایی لە تو دەوێتن کەوا گیفابرێمزۆنگ ها لە حاڵەتەکی مەترسیدار ئیستاب دەکەی کەواتە چەند مەودات بۆ دەردەچیتن یاساکەی چییە ئەمە گوتمان یاسای گیفابرێمزۆنگ ئەوەیە کەوا برێمزڤێک وەڵامەکەی چ دەردەچیتن دابەشی دوی دەکەیەوە بۆ نمونە پرسیاری پێش ئێستا گوتمان 100 جاران 100 دابەشی دەجاران 100 دابەشیدا ئەو خێرایی وەربگرین وەڵامەکەمان چەند بۆ دەرچوو دەجاراندا گوتمان 100 متر کەواتە نیوەی ئەو 100 مترش وەردەگری یعنی دابەشی دوی دەکەی دەبتە چەند دەبتە 50 متر کەواتە وەڵامی یەکەممان ڕاستە. چین سەر پرسیاری دواتر Sie fahren 40 km/h. Bei einer Gefahrbremsung beträgt der Bremsweg ca. 8 Meter. Wie lang ist der Bremsweg unter sonst gleichen Bedienung bei 50 km/h? خێرای 40 کیلومترە لە کاتێک کەوا ئیستاپەشی مەترسیدارانە دەکەی لەو حاڵەتەی 8 متر مەودای وەستانت هەیە لە 8 مەتی دەتوانی بوەستی ئەوە ڕاستە بۆ 4 جاران 4 دەکاتە 16 دابەشی دوی بکەوە ها بە برێمزڤێک دەکاتە 16 بەڵام ئەگەر دابەشی دوی بکەوە دەکاتە چەند 8 متر ئەدی 5 کوتمان دەکاتە 25 ئەگەر دابەشی دوی بکەوە 12.5 کەواتە وەڵامی یەکەم ڕاستە. پرسیاری دواتر
Warum ist scharfes Anfahren zu vermeiden لەبەرچێ دەبێت خۆ دوور بخەیتەوە لە چێ لە هەستانەوەیەکی زۆر خێرا سەریع بۆ نمونە ئۆتۆمبیل ڕاگرتیە لە ناکاو بۆی دەربچی پێی لەسەر بنزینی دابنێ و بۆی دەربچی بۆچی دەبێت خۆت لێ بە دوور بکەی weil der entstehende Lärm andere belästigt لەبەر ئەوەی ئەو ژاوەژاوی کە ئەتوو درستی دەکەی ئەزێتی ئەوانی تر دەدا خەڵکی تر دەدا ڕاستە weil stärkere Reifenverschleiß entsteht لێرەشدا ئازێتی تایەکان دەدەی تایەکان لێرەدا دەخورێ خاصن ئەگەر بە تەڕناش بۆی هەڵبستی کەواتە ڕاستە weil dadurch die Hinterradbremse stark belastet wird لێرەدا دەرێ لەبەر ئەوەی فشارێکی زۆر دەکەویتە سەر تایەکانی پشتەوە ئیستاپی تایەکانی پشتەوە یاخۆت ئازێتیان پێدەگاتن ئەوەیان نەخێر ڕاست نییە کەواتە وەڵامی یەکەم و دووەم لە نەتیجەکەش دەبینین پرسیاری دواتر ماشەڵڵا چەند پرسیاری چالفراgeمان لۆ هاتە لۆ ئیمتحانەوە لۆ Sie fahren 100 km/h, haben eine Sekunde Reaktionszeit und führen eine normale Bremsweg durch. Wie lang ist der Anhaltweg nach der Faustformel? أما دووبارە ئەنهالتوێکمان بۆ هاتەوە کەواتە چ دەبی لێک بدەینەوە هەم ریاکسیۆن چایتی لێ بدەینەوە هەم برێمزوێک 100 کیلۆمەترمان هەیە جارێ یاسای ریاکسیۆن چایتی 100 یعنی خێرایی کە هەمانە دابەشی دا جارانی سێ کەواتە 100 دابەشی دا جارانی سێ 100 دابەشی دا هەردەمان بۆ دەردەچیتن کەواتە دە جارانی سێ چەندمان هەیە سی ئەوە لێرەدا زانیمان ریاکسیۆن چایتەکەمان سی مەترە توانای کاردانەوەمان و بە نۆرمالە برێمزوێکیش پێشیش پرسیارێکمان هەبوو گوتمان 100 دابەشی دا جارانی 100 دابەشی دا 100 مەترمان هەبوو کەواتە لێرەدا 130 مەتر بە ئەنهالتەوێک 130 مەتر مەودامان هەیە بۆ ڕاوەستان پرسیاری دواتر ڤیدیۆیە تەمەشای و ڤیدیۆش بکەین لە لانشخاسەی دەڕۆین سێبەری دارمان زۆرە لەسەر جادەی ئێستا دەبی ئەزان بەڕای من ئێستا سیارێک دەردەچیتن ئەو سیارە سپیەی کە دێتن تەمەشاکەن ئۆکەی ئەو سیارە سپیە هات کەواتە لێرە دەبا یەکسەر بچین سەر ئەوگابەکەی Warum sollten Sie jetzt Ihre Geschwindigkeit verringern? لەبەرچێ ئێستا دەبێت خێراییەکەی خۆت کەم بکەیتەوە weil der Straßenverlauf das erfordert لەبەر ئەوەی دۆخی ڕێگاکە وا داخوازیتن نەخێر لەو قەنەعەتەی نیمە weil ich Vorfahrt gewähren muss لەبەرەوەی دەبێت ئەولەویەت بە ئەو ئۆتۆمبیلە سپیە بدەم ئەمن بوەستم نەخێرەوەش حاڵەتەکەی نییە بەڵکو weil ich für andere Verkehrsteilnehmer schlecht zu sehen bin بەڵێ لەبەر ئەوەی چووکە سێبەری لەسەر جادەکەی هەیە دەکرێت ئەو ئۆتۆمبیلە سپیە یەکسەر ڕاوە نەسیتن بێت داخل ببیتن و ئەمن درەنگ ببینیتن ئەمن نەبینیتن کەواتە ئەمن بەس وەڵامی سێم بەڕاست دەزانم لە کۆتاییەکەشدا دەبینین پرسیاری دواتر wodurch können Sie Kraftstoff sparen wenn Sie einen PKW mit Automatgetriebe fahren کاتێکەوە ئۆتۆمبیلشی ئۆتۆماتیشی لێ دەخوری بە شتێک دەتوانی کەوە سوتەمەنی خەزن بکەی ینی بەو مانای کەوا سوتەمەنی کەم سەرف بکەی ئۆکەی بۆی تێبگەین بەو مانای کەوا سوتەمەنی کەم سەرف بکەی ئەگەر سیارەکەت گێر ئۆتۆماتیک بیت beim Befahren eines Gefälle den Motor ausschalten لە کاتێک کەوا گفێلە واتە سەرژۆردایی کاتێک لە سەرژۆردایەکی دەچی خوارێ سیارەی بکوژێنیەوە نەخێر غەڵەتە beim Anfahren auf den Kickdown verzichten لێرەدا مەبەستی ئەوەیە کاتێکەوە یەکسەر پێی لەسەر گازەکەی دادەنەی بە خێرایشی زۆر دەڕواتر و گێڕەکانیش بەخۆی دەگۆڕیتن کەواتە دەڵێ کاتێکەوە ئەمن کیکداونی بەکارنێنم یانی پێم لەسەر گازەکەی نەبیتن ڕاستە beim Fahren den Eco-Modus nutzen لە کاتی لێخۆڕینیشدا ئەمە لە سیارە بە تایبەتی مۆدل بەرزەکان ئیکۆنۆمی هەیە واتە لێرەدا بە شێوازێکی ئابوووریانە لێ بخوڕی بە شێوازێک لێ بخوڕی کەوا سوتەمەنی کەم سەرف بکەی حتمما ئیکۆش بەکاربێنی ڕاستە لێرەدا پرسیاری دواتر Bis zu welcher Höhe darf die Ladung nicht nach vorne über das Fahrzeug hinausragen? بەرزی ئۆتۆمبیلەکەت لە چەند کەمتر بیتن ناتوانی کەوا باری لەسەر ئۆتۆمبیلەکەت کە بار دەکەی ناتوانی بێتە دیوی پێشەوە یعنی لە دیوی پێشەوە بەسەریدا بێتەوە خوارێ
کەواتە بەرزی ئۆتۆمبیلەکەت لە چەند کەمتر بیتن ناتوانی کەوا ئەو بارێکات و بار دەکەی لەسەر سەخفی لە بەشی پێشەوە بێتە خوارێ. گوتمان لە بۆمان هەیە لە بەشی پێشەوە بار تەنها 50 سانتیم بێتەوە خوارێ، بەڵام بە مەرجەک کەوا ئەگەر بێت و سیارەکەمان 2 مەترونی و بەرز بیتن، کەواتە ئەگەر لە 2 مەترونی و بەرزی نەبیتن کەمتر بیتن ئەوە لە بۆمان نییە. ئەوە لێرەدا و وەڵامی پرسیارەکەی. پرسیاری کۆتایی das Auspuffgeräusch ist plötzlich lauter als normal. Was tun Sie? دەنجی گزۆزی لە ناکاو چۆن بڵێ بەرزترە، دەنجی زیاترە لە حاڵەتی نۆرمال، چ دەکەی؟ Auspuffanlage überprüfen گزۆزەکەی فەحزەکەم ڕاستە Motor Luftfilter erneuern دەڵێتن لێرەدا کەوا فیلتەری مەچینەکەی دەبێت نوێ بکەمەوە بگۆڕم. ئەو فیلتەرەی ماتۆڕی هیچ پەیوەندیەکی مە فیلتەری مەچینە هیچ پەیوەندیەکی بۆ مۆزوعی وەنیە شوتەی مەچینەی، کەواتە نەخێر غەڵەتە نیچ فاینیمان گفیادت بێت هیچ ناکەم لەبەر ئەوەی کەوا هیچ کەسێک ناکەوێتە مەترسیەوە نەخێر ئەوشیان غەڵەتە، کەواتە لێرەدا بەس وەڵامی یەکەم ڕاستە. با تەمەشای نەتیجەکەی بکەین بزانین بە مودەی 26 دقە و نیو پرسیارەکانم جواب دایتەوە، هێشتا چارێگەکمان مایە، بەهەرحاڵ بزانین نەتیجەکە چ بووە. ئۆکەی وەکۆی دەیبینن یەک پرسیارمان غەڵەتە لە 30 پرسیاری ناجح بووینە لە ئیمتحانەکەی، بەڵام تغای پونکتەمان هەیە فکرم لە بۆ 2 پرسیاری دەچیتن. با تەمەشا بکەین Prüfung anschauen یەکەمیان ڕاست بوو، دووەمیان ڕاست بوو، سێمیان ڕاست بوو، چوارەمیان ڕاستە، پێنجەمیش هەروە، شەشەم، هەفتەم، هەشتەم. کەواتە ئەو یەکەم پرسیارکە ها زۆر لەسەری ڕاوەستاین. گوتیتم die Fahrbahnbegrenzung darf in keinem Fall überfahren werden. لێرەدا ئۆکەی ئەمن غەڵەت تێگەیشتیمە جەماعەت. لێرەدا ئەمن ڕاستە من باسی ئەو هێڵەم کرد کەوا ناوەڕاستە، بەڵام Fahrbahnbegrenzung ئەمە لێرەدا مەبەستی ئەو هێڵەی لێوارەکانە، هێڵە سپیەکە هەم لە دەستە چەپ هەمانە نەک خەتی ناوەندی، هەم هێڵی دەستە چەپ هەم هێڵی دەستە ڕاستیش ڕاستە. وایە تەرکیزم بۆی نەچوو، کەواتە ئەوە غەڵەتیەکەمانە 3 پونکتشی لەسەر بووە. لێرەدا ئاگدار بن وەکو من مەکەن، غەڵەتی مەکەن، تەرکیزی زیاتر بدەنە سەرێ، کەواتە لەو پرسیارەی مەبەستی لێ هێڵی ناوەڕاست نییە. ئۆکەی ئەوە نەتیجەکە بوو. سپاس بۆ هەموو لایەکە لەگەڵمان بوون، هیوادارم سەرکەوت و سەرفراز بن، لە دوعای خێریش پێ بەشمان مەکەن.